54 ساڵ بەسەر کۆچی دوای شاعری گەورەی کورد شاهۆ تێپەڕ دەبێت. شاهۆ ڕۆشنکەرەوەی ڕێگا تاریکەکان و بە شعرێکی دەست پێ دەکەن. ئاگری بەردایە عومرم لوتەوانەی شۆڕی تۆ، دینی کەچ کردم زریزە و سیلسیلە و بەرمۆری تۆ، ڕۆحەکەی زارم بە دەوری پڕچەوی ڕوخسارتە، وەختە وەک پەروانە بپڕوزێ بە شوعلەی نووری تۆ، دڵ بە ئومێدی ویسالت لەیلەکەم موسا سیفەت، دایمەن وەستاوە گەردن کەچ لە کێوی تووری تۆ. شاهۆ نازناوی شعری مەلا حسێنی کوڕی مەلا عەبدولقادری کوڕی عەبدوڕەحمانە. لە ساڵی 1982 لەدایک بووە. لە ساڵی 1970 کۆچی دوایی کردووە. خوێندنی ئاینی و زمانی عەرەبی لە ناوچەی بیارە پێش جەنگی جیهانی یەکەم تەواو دەکات. پاشان ڕوو دەکاتە شاری بەغدا و دواتریش دەچێتە ئەستەنبوڵ. مەلا حەسەن لە ئەستەنبوڵ پەیوەندی بە ئەندامانی کۆمەڵەی تەعالی کوردستان دەکات. دواتر لە ساڵی 1926 دەگەڕێتەوە کوردستان و لەو ساڵەش وەک قازی هەڵەبجە دەستنیشان دەکرێت. لە ساڵی 1937 ڕووی کردوتە شاری بەغدا و لەوێ پۆستی نووسەری لە تەمیزی شەرعی پێدراوە. اینجا تا ساڵی 1953 لە نێوان دەدگاکانی شاری چەمچەماڵ، کەرکووک، هەولێر وەک دادوەرکاری کردووە و هەر لەو ساڵشدا خانەنشین کرا. مەلا حەسەن پیاوێکی زیرەک و دانا بووە. جگە لەماش لە نێو هاوڵەکانی بەشیک پۆشی بەناوبانگ بووە. جگە لە زمانی کوردی زمانەکانی عەرەبی، تورکی، فارسی زانیوە. شعرەکانی بەسەر سێ تەوەر دابەشکراون، ئەوانیش ئاینی، غەزەلی و نیشتیمانی. هەروەها شارەزاییەکی تەواوی لە مێژوو شعر و ئەدەبی کوردیدا هەبووە. مەلا حەسەنێکێک بوو لەو پیاوە ئاینیانی شعرەکانی بە شێوەیەکی ڕەوانبێژی زۆر ڕێک و پێک دادەڕەشت و دەیتوانی بەهۆی شعرەکانی سەرنجی خەڵکی بەلای خۆیدا ڕابکێشێت. شعرەکانی شاهۆ لە دوو بەرگدا چاپکراون. لە ساڵی 1976 چاپخانەی ڕاپەڕین لە شاری سلێمانی بەشی یەکەمی چاپ کردووە. دواتریش لە ساڵی 1970 هەمان چاپخانە بەشی دووەمی شعرەکانی شاهۆی چاپ کردووە.